خاکەکەم ئەی نیشتیمانم هەولێرە لانەو بەناگەی ئازیزانم هەولێرە ئەی خاکەکەم ئەی نیشتیمانم هەولێرە لانەو بەناگەی ئازیزانم هەولێرە چەند خۆش و دڵگیرە ئێرە هەولێرە دەژیم دەمرم لەم هەولێرە هەولێرە چەند خۆش و دڵگیرە ئێرە هەولێرە دەژیم دەمرم لەم هەولێرە خاچی بابوو بە پیرانە هەولێرە یەکەمین بێشکەی ژیانە هەولێرە خاچی بابوو بە پیرانە هەولێرە یەکەمین بێشکەی ژیانە هەولێرە هەواری شۆڕ جێڕانە دڵی مێژووی کوردستانە هەواری شۆڕ جێڕانە دڵی مێژووی کوردستانە هەولێرە 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 سەدان دوژمن ڕووی تێکردی هەولێرە قڕبوون فەوتان تۆ نەمردی هەولێرە سەدان دوژمن ڕووی تێکردی هەولێرە قڕبوون فەوتان تۆ نەمردی هەولێرە لە جیهانە سەر بەڵەندی مایەی خۆشی گەلی کوردی لە جیهانە سەر بەڵەندی مای خۆشی گەلی کوردی هەولێرە 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 خاکەکەم ئەی نیشتیمانم هەولێرە لانەو بەناگەی ئازیزانم هەولێرە ئەی خاکەکەم
ئەی نیشتیمانم هەولێرە لە نەوپەناگەی ئازیزانم هەولێرە چەند خۆش و دڵگیرە ئێرە هەولێرە دەژیم دەمرم لەم هەولێرە هەولێرە چەند خۆش و دڵگیرە ئێرە هەولێرە دەژیم دەمرم لەم هەولێرە 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 هەولێرە